بە مەبەستی پاڵپشتیکردنی شەڕبانانی کورد دژی چەتەکانی داعش پەرلەمانی کوردستان بە کۆی دەنگ لەسەر داوای سەرۆکی هەرێمی کوردستان و فەرماندەی گشتی هێزە چەکدارەکان ناردنی هێزی پێشمەرگەی بۆ کۆبانەی خۆراوەی کوردستان بە کۆی دەنگی پەرلەمانتاران پەسەند کرد. دواتر لە دانیشتنەکەی پەرلەمانی کوردستاندا بڕگەکانی یاساکە خوێنرایەوە و لەلایەن پەرلەمانتارانەوە بە گشتی دەنگی لەسەردرا. پاشان مستەفای سەید قادر وەزیری پێشمەرگە و تارێکی پێشکەش کرد و ئاماژەی بەوە کرد هێزەکانی پێشمەرگەی کوردستان هەرچەندە ئەرکێکی تریان کەوتە سەرشان، بەڵام پێشمەرگە قارەمانەکانی کوردستان و هێزەکانی یاسایشی ناوخۆ وەک چۆن لەو ماوە دوور و درێژەدا توانیویانە بەرگە بگرن بەو پەڕی وورە بەرزیەوە ڕوبەڕووی ئەو دوژمنە بوونەتەوە. هیوادارم بە سەرکەوتووی ئەم ئەرکەشیان ڕابپەڕێنن. دوای کۆتایی هاتنی دانیشتنەکەی پەرلەمانی کوردستان، مستەفای سەید قادر لە کۆنگرێکی ڕۆژنامەوانیدا بۆ ڕۆژنامەوانان ڕایگەیاند بڕیارەکەی پەرلەمانی کوردستان بڕیارێکی نیشتیمانی بوو. وتیشی هێزی پێشمەرگەی کوردستان بە چەکی وەزارەتەکەیانەوە دەچنە کۆبانیە و لەژێر سەرپەرشتی وەزارەتەکەشیاندا دەبن نەک یاپەگا. بۆ کۆبانی بۆ ئەوەی ئێمە بچین بەهانای هاو نیشتیمانیانمان و ئەمە ئەرکێکی هەم نیشتیمانیە هەم نەتەوایەتیە جێبەجێ بکەین. لەژێر سەرپەرشتی چێ دەبێ و هێزە لەوێن ئێوە سەرپەرشتی هێزی پێشمەرگە ئەمە ڕوبەڕووی وەزارەتی پێشمەرگە کراوەتەوە بۆی ئەمریکا جێبەجێ. شاری کۆبانیە لە ڕۆژاوای کوردستان بۆ زیاتر لە مانگێکە لەلایەن چەکدارانی داعشەوە گەمارۆ دراوە و شەڕبانانی یەپەگە و یەپەژەش بە شێوەیەکی سەخت بەرەنگاری ئەو چەکدارە توونڕەوانە بوونەتەوە و ڕێگەیان نەداوە شارەکە بکەوێتە ژێردەستی تیرۆریستان.